برسیبوونی منداڵان قەیرانێکی نوێی مرۆڤایەتیە. نەتەوە یەکگرتووەکان هەڕۆژە و هۆشداریەک دەدات. دوایینیان برسیبوونی منداڵانی ڕۆژهەڵاتی ئەوروپا و ئاسیای ناوەڕاستە. هەفتەی دا کە ڕۆژی جیهانی بنبڕکردنی هەژاریە، ڕێکخراوی یونیسێفی سەر بە نەتەوە یەکگرتووەکان ڕاپۆرتێکی تێدا بڵاو کردەوە. دەڵێت بەرزبوونەوەی هەڵاوسان و جەنگی ئۆکراینە ئاستی هەژاری منداڵانی لە سەرانسەری ئەوروپای ڕۆژهەڵات و ئاسیای ناوەڕاست بە ڕێژەی لە سەدا 19 بەرز کردوێتەوە. یونیسێف داتای 22 وڵاتی ناوچەکەی کۆ کردوێتەوە، دەڵێت منداڵان قورسترین کاریگەری قەیرانی ئابووریان لەسەرە. هۆکارەکەشی هێرشەکانی ڕووسیا بۆ سەر ئۆکراینایە کە 8 مانگە بەردەوامە. لەو 22 وڵاتەی ڕۆژهەڵاتی ئەوروپا و ئاسیای ناوەڕاست ئەمساڵ 10 ملیۆن و 400 هەزار کەس لە ژێرهێڵی هەژاریدان. منداڵان لە سەدا 40 ئەو ژمارەیە پێکدەهێنن. ئافشانخان بەڕێوەبەری ناوچەی یونیسێف بۆ ئەوروپا و ئاسیای ناوەڕاست دەڵێت لە سەرتاسەری ناوچەکە بەهۆی جەنگە ترسناکەکەوە منداڵان خەریکە لە ناو دەچن. ڕووسیا لە پلەی یەکەمی هەژاری منداڵاندایە بەهۆی هێرشەکانیەوە. 3 لەسەر 4 زیادبوونی ڕێژەی هەژاری و برسێتی منداڵان لە ڕووسیایە. ئەمە جگەلەوەی 2 ملیۆن و 800 هەزار کەسی دیکە لە وڵاتە لە ژێرهێڵی هەژاریدان. ئۆکراینە لە پلەی دووەمدایە و 500 هەزار منداڵی لە هەژاریدا دەژین. ڕۆمانیاش لە پلەی سێیەمدایە و 110 هەزار منداڵی لە دۆخی هەژاریدان. کاریگەریەکانی جەنگی ئۆکراینە تەنها هەژاری و برسێتی نییە بۆ منداڵان. وەگەفشانخان دەڵێت منداڵان دەکوژرێن، کەم ئەندام دەبن و ئاوارە دەبن. ئەمەش کاریگەری وێرانکەری لەسەر منداڵان لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ئەوروپا و ئاسیای ناوەڕاستدا دروست کردووە. باگوێری راپۆرتەکەی یونیسێف بەرزبوونەوەی هەژاری ڕەنگە ببێتە هۆی مردنی 4500 منداڵ کە هێشتا تەمەنیان نەگەیشتووەتە ساڵێک. 117 هەزار منداڵیش لە خوێندندا دەبڕێت. نەتەوە یەکگرتووەکان هۆشداری زیادبوونی هەژاری و برسێتی منداڵان دەدات و داوای پشتگیری نێودەوڵەتی دەکات پێشەوەی دۆخەکە لە ئێستا خراپتر بێت.